لە بڕگەیەکی نوێی تەندروستی دووبارە هاتمەوە وڵاتان لەم بڕگەیەدا باز لەوە دەکەم کە ئایا جیاوازی نێوان یەک دەرمانی دوو شەریکە چییە؟ بەتایبەت زۆر جار ئەمە کێشە دروست دەکات بۆ کەسانەی کە تەمەنیان بەرەوسەرەوە لەدایە حاجەکان بۆ حاجەکان کە دەچنە دەرمانخانەکان داوای دەرمانێک دەکەن و بە شەریکێکی جیاواز پێیان دەدەن ڕازی نابن بەوەی کە دەرمانەکە بەرن و لە ڕووی زانستیەوە ئایا جیاوازی هەیە لە کاریگەری ئەم دەرمانە لە دوو شەریکەی جیاوازدا ئەمەی بەدەست منەوەیە پاراستۆڵە لە دوو شەریکەی جیاواز و زۆر جار کێشە دروست ئەبێت بۆ دەرمانسازەکان لە دەرمانخانەکاندا لە پێدانی ئەم دەرمانانەدا دەچینە لای یاریدەدەری پزیشکی دەرمانساز هۆزیار عەبدوڵڵا بۆ ئەوەی زانیاری زیاترمان باتێ بۆمان ڕوون بکاتەوە کە ئایا جیاوازی یەک دەرمانی دوو شەریکی جیاواز چییە؟ لەگەڵمان نابن. سڵاوتان لێبێت سەرەتا سپاسی کەناڵە بە ڕێزەکەتانەکەم کە ئەم دەرفەتەتان پێداین بۆ پێدانی چەند ڕێنماییەک بە نەخۆشەکان و سەرجەم خەڵکی دەربارەی ئەوەی کە ئایا جیاوازی چییە لە دەرمانێک کاتی یەک پێگاتی هەیە بەڵام دوو شەریکەی جیاوازە. ئەم پرسیارە لای زۆرێک دروست بووە کاتە سەردانی دەرمانخانەکان ئەکان دەڵێن کە هەمان شەریکەمان ئەوێت یاخود شەریکەکەمان بۆ مەگۆڕە و هەشمانە قەناعەت ئەکا کە ئەڵێ ئایا کێشەم نییە باش شەریکێکی جیاواز بێ. ئەبێ ئەوە بچەسپێنین لە مێشکمانە کاتێک دەرمانێکت هەیە بۆ نمونە پاراستۆڵ وەرگرین کە دەرمانێکی زۆر سادەیە و لەم ڕۆژە بەکارەهێنرێت کاتێک پاراستۆڵەکت ئەوێ هەمان دەرمانە یعنی چه شەریکێک ناوخۆیی بێت یاخود شەریکێکە لە دەرەوە هاتبێت ئەم پێگاتەکەی ناگۆڕێت و جیاوازی لە هیچ پێگاتێکی ئەم دەرمانەیە نییە هەمان بەکارهێنانی هەیە و هەمان پێکهاتێ و هەمان سوودیش بە تۆ ئەگەێنێت بەبێ جیاوازی. شتێک هەیە بە ناوی کوالێتی دەرمانێک بۆ دەرمانێک ئەگۆڕێت ئێمە لێرە جیاوازی ناکەین لە بینی شەریکێک بۆ هیچ شەریکەیەکە کە ئایا بڵین فەرق هەیە یاخودنا بەڵام بە گشتی ئەگەر یەک پێک هاتە بێت هیچ کاریگەریەک یانی دروست ناکات هەمان پێگاتەیە بۆی هەمان کاریگەریشی هەیە بەڵام کوالێتی شەریکێک بۆ شەریکێکیکە ئەگۆڕێت و لە ئێستا ناچینەنە ئەو چۆنەڵی ئەو دیتێڵەوە کە بە تەواتی ئەفلان شەریکە باشە و فلان شەریکە باش نیەوە ئیشی ئێمە نیە ڕاستی بەڵام بەپێی بەکارهێنان خۆمان لەوەتی ئەگەین کە جیاوازیەکان شتێکی وا دروست ناکە لە ڕووی کاریگەریە. خۆی ڕاستیەکەی ئەوەیە کەس بەشێکی زۆری ئەمەی کە نەخۆش ئەڵێ تەسیرم لێ ناکە چارەسەرم ناکا وکو ئەو شەریکەی تر باش نییە یان ئەو شەریکەی خۆم ئەوێت دەرونی نەخۆشەکەیە. لە ڕووی سایکۆلۆژی و دکتۆرەکان کاتێک دەرمانێک گەنووسن بۆ نەخۆشەکەەوە ئەکا کە قەنەعەتێکی زۆری بۆ ئەم دکتۆرە هەیە و دکتۆرەکە شەریکە براندەکان ئەنووسانی شەریکاتێکە لە زۆر شوێن هەیە بە ئاسایی ئەینووسێت و لە هەموو جیهانە بۆ ناوە ئەنووسرێ بەڵام نەخۆشەکە و لە مێشکیا دروستە بێکە تەنها ئەمە چارەسەری من ئەکا واتە زیاتری دەرونیە. بۆیە ئێمە وەکو دەرمانساز ئەرکمانە یعنی کە نەخۆشەکە لەوە تێ بگەێنین کە ئەمەرج نییە تۆ تەنها ئەم شەریکێت چارەسەری تۆ ئەگا مەبەست لە نووسینی ئەم دەرمانە پێکاتەی دەرمانەکەیە ئەمەش وا لە نەخۆشەکە ئەکات کە دەرونی ئارامتر بێ و دڵنیا بێتوانێت لەوەی کە سوود لەم دەرمانە ئەبینێت کە هەر شەریکێکی جیاواز بێ و نەخۆشیش هەیە ینی ئێمە بەپێی چۆنەڵی ڕۆژانە کە نەخۆشیێتە لامان ئەیبینین نەخۆشەکانمان هەیە تەمەنیان بۆ نمونە زیاترە لاوانەیە قەنەعەتیان کەمتر بێت ئاسایی کاتێک قەنەعەتی پێی نییە قەچێکە شەریکەکەی بۆ مەگۆڕە با بچێتە شوێنێکی کە بیکڕێت یان ئەگەر هاتە نەفسی ئەوەی خۆی بەرەوانێ و ئەگەر زانیشت قەنەعەت ئەکا یعنی باوای لێ بکەین کە بۆ نمونەم نەخۆشە ئەزانی باری دارایی لەم ڕۆژە باش نییە خۆمان نەزانین بەگشتی خەڵکی باریان باش نییە ئەتوانین چی بکەین شەریکەکەی بۆ بگۆڕین بە شتێک بۆ نمونە کە هەرزانتر بێت لەبەر سوودی نەخۆشەکە نەک لەبەر سوودی خۆمان وەکو لەبەر سوودی نەخۆشەکەیە بۆیە لایانی دەرونی زۆر گرنگە کە سابت بکرێت لەلایەن دەرمانساز و دکتۆرەکانی شەوانە و بە پلێکی زۆر دەرمانساز لەبەرەوەی ئێمە
لە دەرمانخانەکانە ئێمە دەرمانین بە نەخۆش. لە کۆتاییدا هیوای تەندروستێکی باش بۆ هەمان نەخوازیین و هیوادارین کە سووتان لێ بینی بێت و قەناعەتێکتان لا دروست بێت لەسەر ئەوەی کە گرنگ نییە تۆ چی بەکار ئەهێنیت لە ڕووی شەریکەوە گرنگ پێگاتەکەیە و هەوڵ بیت ئەو لە مشتاب چەسپێنیت کە سوود لە پێگاتی دەرمانەکە ئەبینی نەک شەریکەکە.